بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت زنجیرەی ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیان بەسەر ئەبین. ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم ئەولادەکانی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وآله وسلم، هەم خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. لە دوای ئەوەی باسی ئەولادەکانمان کرد، بەتایبەتی ئەو 12 ئیمامەی کە شیعە اعتمادیان ئەخاتە سەر و هیچیان لە شیعە نین و هەمووی ئەهلی سنەت و جەماعەتن، هاتینە سەر باسی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمڕۆ لە خزمەت حیاتی جوێریە کە یەکێکە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دایکی ئیماندارانە. ئێمە غەزوەیەکمان هەیە لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێوترێ غەزوەی بەنی المستەلق یان غەزوەی مریسیع. مریسیع ئەو شوێنەیە جەنگەکەتیا ڕوویداوە، بەنی المستەلقیش ئەو عەشیرەتەیە کە شەڕەکەیان کردووە. بە هەردوو ناوەکەوە لە مێژووە باس کراوە، لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس و بەیان کراوە. ساڵی 5 کۆچی ئەم غەزوەیە یەک کۆمەڵ ئەحداثی زۆر گەورەی تایە. حادیثەی ئیفک لە باسی دایکمان عائیشە کردمان لەم غەزوەیە ڕوویدا. کێ لەم غەزوەیە لەگەڵ پێغەمبەر بوو صلی الله عليه وآله وسلم؟ ئوم سەلەمە لەگەڵ عائیشە، دایکمان عائیشە. ئەم غەزوەیە یەکێ لە غەزوە زۆر گرنگەکان کە ئەو ئەحداثانە بەسەریا هات. دیقەت بدە، حارثی کوڕی ئەبی ضرار کۆمەڵێ قەومەکەی خۆی و کۆمەڵی قەومی تریش کۆ ئەکاتەوە، بیر لەوە ئەکەنەوە کە هێرشکەنە سەر مەدینە و پەلاماری مەدینە بدەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە 900 چەکدار لەگەڵ 30 سوارە موقع و شوێنەکەیان دیاری ئەکات، تەئکید لە خەبەرەکە ئەکاتەوە لە شوێنی مریسیعە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێرشیان بۆ ئەبە. شەڕێکی وەها ڕوو نادات لەناو ئەم جەنگە، چونکە ئەوانە کە ئەبیستن خۆشەویست ئەو هەموو جێشەی لەگەڵ خۆیان هێناوە، هەرزوو بڵاوی لێ ئەکەن. خەڵکانێکی کەم لەوێ جەنگ ئەکەن، زۆر بە کەمی. ئەم غەزوەیە کۆمەڵێک شتیە ڕوئەدا، طبعاً ئەموالێکی زۆر، شتێکی زۆر ئەگیرێ بەبێ جەنگ. لێرە بابەتی ئەنفالیەتە پێش. زۆر کادا و عەلمانی و مەلمانیانە باسی ئەو ئەنفال ئەکەن کە بابەتی مەسەلەن کوشتنی کورد و ئەوانە. طبعاً دائیمە کافریەت سواغی ئیشەکانی خۆی ئەدا بە کەلیمەیە کە کەلیمەکە جوان بێ. ئەنفال چۆن غەنیمەت کەلیمەیەکی جوانە لە شەریعەتەوە و لە فقی ئیسلامیەوە، ئەنفالیش بە هەمان شێواز. ئەنفال بەو ماڵ و داراییە ئەوترێ کە دەستی موسڵمانان ئەکەوێ بەبێ جەنگ. ئەو ماڵ و دارایی بەبێ جەنگ دەستی موسڵمانان ئەکەوێت، پێ ئەوترێ ئەنفال. چۆن مەسەلەن لە غەزایە لە کاتی جەنگە هەندێک غەنیمەت ئەگیرێ، لە کاتێکیشا بەبێ جەنگ بێ هەندێ شت هەر دەستی موسڵمانان ئەکەوێت کە ناوی لێنراوە ئەنفال. ئەحداثەکان زۆرن. طبعاً تەسەوورکەن منافقین لەم کاتە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دەسەڵاتدارە، زۆر بەهێزە. منافقین چی ئەکەن لە مەدینە، لە دەرەوەی مەدینە؟ سلمان العودە کتێبێکی هەیە زۆر عەزیمە، باسی ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەعاملی چۆن بۆ لەگەڵ منافقینە. تەسەوورکەن ئەو تەعاملی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ منافقین ناکردوتی شتی وە نابێت. ئەوەندەیان ئازاردا و بێدەنگ بووە تەسەوور ناکە. وی لە ئەخیری کتێبەکە ئەفەرمێ ئەگەر ئیمانداران ئێستا بە ئەندازی مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ منافقینە لەگەڵ یەکا جوان مامەڵەکەن، بەس اختلاف لە بینیان نامێت. ئەو هەموو ئازارەی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم، هەر نەرم بووە لەگەڵیانە، هەر هادئ بووە لەگەڵیانە. یەکێک لەو حەدەثە سەیرانەی کە لەم جەنگا ڕوئەدا دوای ئەوەی خوا عیزەتی داوە بە موسڵمانان بەم شێوازە، دوو هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێتە دەمەقاڵیان، ئەبێتە جەنگیان. جەهجاه لەگەڵ سینانە، یەکێ لە ئەنسار و یەکێ لە مهاجرین. کاتێک کە دەمەقاڵیان ئەبێ هەر یەکەیان هاوار لە جەماعەتی خۆیەکە، ئەم هاوار لە ئەنساریەکانەکە، ئەوش هاوار لە مهاجرینەکە، هەمویان کۆ ئەبنەوە
پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمود دعوها فإنها منتنة اما بوغنا ام دعوة جاهلیت او خزمی خوی بانک واسی لبن او بوغنا پیغمبری خوا صلی الله علیه وسلم کشکی کب کردو الیرا زيد كري أرقام نزيبو لعبد الله كري أبي عبد الله كري أبي يشك لمنافقة كان يا سركردي منافقة كانوا بربرسيان عبد الله ليرة هندي قصي كرت يشك لقسكاني وتي سمن كلبك يأكلك مثلا إيش عربي هنا و صقكي خود أجر قلو كرت بلا ماري خود أدا إن جدواي وتي لئن رجعنا إلى المدينة لنخرجن الأعز منها الأذل تصور كان تي أجر أما شونا وناو مدينة أعز كان أوانيك لها مكز عزيز ترو جورترن ما بس إخوان ومنافقين أذل كان ما بس إلا بيغمبر صلى الله عليه وسلم لقال مهاجرين دريانا كين يانوتي لا تنفق على من عند رسول الله حتى ينفضوا ما بخشن أوانيك للدوري بيغمبر صلى الله عليه وسلم تبرأتي يعني لقال ما كان حشيان مدني بأخوان بلاوي ليبكن ديارة كان آياتي في قرآن هات بيش أوي آياتي كان بأذن عبد الله هات خزمة بيغمبر صلى الله عليه وسلم زانيك زيد كوري أرقام باسي كردو هات سويني خوار لخزمة بيغمبر صلى الله عليه وسلم كشتي وارينا دا وآقايليني دا إمام عمر فرمي يا رسول الله إذن بدأ بأم منافقة بكجو تسيري أم قصي بيغمبر كان صلى الله عليه وسلم فرموي نبدا إذا تحدثك فكيف يا عمر إذا تحدث الناس أن محمدا يقتل أصحابه اشتوانك نبدا خلقي بلين محمدها ولا كان يخوي أكوجي وتصور كان استازور أنواع بزوتنوي تشكداري أو أنا دروس أبن جاري وهي هيج جواب راي خلق نادن تسير كبيغمري خوا صلى الله عليه وسلم نبدا خلقي خو خلقي كي أقصانا كما منافق وكافر بلان بيغمري خوا صلى الله عليه وسلم نبدا أأم بيت الزعزع وإعلامي كي خراب برامبر بإيمان داره لسر أأما هيشتق لعبد الله كري أبي كري سلوناك طبعا لبابسي منافقة كانوا بيغمرا صلى الله عليه وسلم درسي زور قوره هي تصور كان كوي قشتي سياسات منافق حفتا منافقي أفرد يا حفتا دو منافقي أفرد لنا مدينة بيغمري خوا صلى الله عليه وسلم ناوي يقدن إنهنا لحديث كان يبغى فلان كز منافقة خوان بكردوا كان خوان تعريف خوان كردوا أفرمون بو بيغمر صلى الله عليه وسلم ناوي إنهنا طبعا تنها حذيفة ناوكاني أزاني أيزاني أوج لبرشي ليش لغزوة كان هميان كوبونا وردوا ده بيغمريان صلى الله عليه وسلم جاء كردوا سين لسوتش كابي كوجن حذيفة بيزاني كبينيني أو أنا أهل باشكنين شو خدمة بيغمر صلى الله عليه وسلم دواي خوشويس بيوت أو كذي بصاحبي سري خوتي نبي أمنهن لا يكذب الله نبي أم منافقان نبي كذب زانه بوي أم منافقان زوري كان توبة كان أجرنا بريشان وكو عبد الله كوري أبي كسروكي منافقة كان وكو جوري منافقة كان ما مالينا قال أكره يكشوك أوج بمنافقي أروى سيري أم مشهد كان تنها لسر أم قصي خلق نبادا بلي بيغمر صلى الله عليه وسلم ها والله كان يخوي أكوجي خوشويس دزل منافقين نادا لسر كردي منافقين نادا أو كسيك بيغمر صلى الله عليه وسلم بلي أذل زليل ترين خوشويس من بهيش وزي تعرضنا كهقنا بسري حتى عبد الله كري طبعا عبد الله كري أبي كري كينا عبد الله خوينا عبد الله أوجنا عبد الله أول عربة زور بوك دوكس همان نبيان هي تام أخيرا نجمع ودواتر ورد النما حتى أبوي إمام غزالي خوي وباوك وبابير هنا محمد كري محمد استش العالم لهندي والله تمام مثلا الله دبليو بوش يعني خوشي باوكي ناي بوش لا أم عادته هرهبو تا زماننا يعني كي زوري دواي أمتي سام تنزيك حوصة كاني هجريج بباشي أو دياردي هرماوا كباوكو كرو أنا هم يجنابيان هبو بويا عبد الله كأمي بيز إيمان داري كي زور صادق وعبد الله يكوري هات خزمت بيغمر صلى الله عليه وسلم يا رسول الله أجر قرار باكم بكوجيت يقيني هو كوجي وآياتي قرآن هات خوار وكشفي كردو سوين دروي خواردو سور دركوت كمنافق سورة كرنا سورة منافقون اترطاود أنا همي أنا دركوت كعبد الله منافق أي بيغمر خوا صلى الله عليه وسلم أجر قرار كسي بيكوجي باخون باوكي خون بكوجي نبادا غيرتك ياشتك لدل ما دروز ببرامبر بو مسلماني كوا شهيديك أي كوجي نبدا أو خرابي برامبر بو مسلمان كمو شهيدي كمو يان هلايا يان دمو تشاوغرجيك لمنا دروز بي
يا رسول الله أمر كبا خوم بيكوجم في غمري خاص الله عليه وسلم بهيش شوازي أمري بيانا كربرك وستري كرت تصور كان عبد الله الأخير عمري دواءك على لعباكي في غمرة صلى الله عليه وسلم بمنجم بكنا كفن أو خوش ويست أو ندب الرحم عباكي بو أنير تصور كان نيجي لسرك حتى أخوة جل جلاله أمر أكابويك نيجي لسر أو منافقان نكا في غمري خاص الله عليه وسلم زور بالرحم لقليانا ما ملاك أما يشك لو حادثاني كلا غزوة بن المصطلق الرداء يهتل حادثة كان أم غزويا هشامي كوري الصبابك يقول هاولاني في غمر صلى الله عليه وسلم هاوليك بهالا كشتي صحابيك كشت بهالا تيري لدسي درتويا لقردني وفاتي كرت تصور كان براكي هات فێڵێکی زۆر گەورەی کرد دیەی براکەی خۆی وەرگرت سەحابەکەی تریشی کوشتەوە ڕای کرد بۆ بەکافر وتی ئیماندارم هات ئیمانی هێنا ئەم فێڵە گەورەی کرد لێرە حەقی براکەی وەرگرت دیەی براکەی وەرگرت دواتریش موسڵمانەکەی شەهید کردەوە کە ئەمە یەکێک بوو لەو حادیثە زۆر ترسناکانەی کە لە غەزوەی بەنی الموستەلەقا ڕوویدا بۆیە موسڵمانان ئەبێ زۆر چاوکراوە بن زۆر طبیعیە کابرایکی کافر هاتووە ئیمانی هێناوە دیەکەشی وەرگرتووە دواتر هاتووە ئەمی کوشتەوە ڕای کردو و مەسەلەی کوشتنی هەڵە لێرە دەستی پێکرد ممکنە موسڵمانێک شتێکی لەدە دەرسێ موسڵمانی تر بکوژرێت ئایا حکومەکەی چییە ئایا لە شریعەتە ئەم کەسە ئەکوژرێتەوە تەمان قساسی لەسەر نییە ناکوژرێتەوە ئەبێت دیە بدا ئەوەش ئەحکامێکی تری خۆی هەیە وەڵحاڵ ئەم غەزوەیەکێکە لەو غەزوانەی کە دەرس و پەندی گەورە گەورەی تایە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوای ئەوەی کە ئەم غەزوەیە شتیانێکی زۆر زۆری وەرگرت ئەوانەی کە گیران و دەستگیر کران طبعا حارث خۆی ڕای کرد خێزان و مناڵەکەی و عەشرەتەکەی و هەمووی کەوتنە بەردەستی ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو زەمانە زەمەنی عەبدایەتی و جەواری هێشتا ماوە جاریەکان تەوزیع ئەکرێن بەسەر ئەهلی مەدینە جوەیریە کە ناوی بەڕەیە دوو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناویان بەڕە بووە زەینەبی کچی جەحش ناوی بەڕە بوو ناوی کرد بە زەینەب و جوەیریەش ناوی بەڕەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ناوەکەی ئەگۆڕێ بەچی بە جوەیریە بەریەکێک لە هاوڵەکان کەوت کە ثابتی کوڕی قەیسی کوڕی شەماس ئەم سەحابەیە یەکێکە لەو سەحابانەی کە لەو غەزوەیە بەشداری کردووە ئەم ئافرەتەی بەرکەوت بابەتێکمان هەیە لە شریعەتە بابەتی مکاتەبە هەر عەبدێ هەر جاریەیەک داوا بکە لە سەیدەکەی بڵێ من ئەمەیە خۆم بکڕمەوە واجبە سەیدەکەی فەکاتیبوهم إن علمتم فيهم خيرا واجبە سەیدەکە بڵێ بەسەر چاو ئەوەندە پارەم بۆ بێنە تۆ ئازادی واجبە لەسەری ئەمە بکە ئەفەرمێت چونکە ئاەتەکە فەکاتیبوهم بەفعلی ئەمر ئەمر ئەکا بە ئیمانداران ئەگەر یەکێک لە عەبدەکان جاریەکان تەڵەبی کرد تۆ وەرە مکاتەبەی لەگەڵا بکە دواتریش ئەو پارەی کە ئەو کەسە ئەیدا یەکێک لە سنفەکانی زەکات بەچی ئەدرێ وەفی الرقاب زەکات ئەدرێ بەو عەبدانەی کە خۆیان ئازادەکەن پارەیان ئەدرێتە بۆی ئازاد بن ئەوە یاسایەکی زۆر گەورەی شریعەتە طبعا شریعەتی ئیسلامی ڕێگای زۆر داناوە بۆ ئازادی عەبدەکان ئەوە یەکێکە لە ڕێگاکان ڕێگای مکاتەبەی پێ ئەوترێ جوێریە ثابت سەیری کرد کۆمەڵێک عەبد و جارەی دەستکەوتبوو بە هەمویانی وتی هەر کەسێکتان مکاتەبەم لەگەڵا ئەکا ئازادە با مکاتەبە بکە و حکمێکی ئیسلامی و پارەکەی بێنەوە بڕۆ من ئیشم بە ئێوە نییە یەکێک لەوانە جوێریە بوو تاوان جوێریە کە خۆی کڕیەوە بڕیاریدا چی بکە چۆن پارەکە پێیاک چووە خزمەت ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکمان عائشە ئەفەرمێت کە جوێریەم بینی ترسێک لە دڵما دروست بوو ئەڵێ کە پرسیارم کرد کە ئەمە ئیشی چیە وتیان مکاتەبەیە ئەوانە ئەڵێ تۆزە ترسەکەم ئەهوەن بوویەوە ئەڵێ هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێوتی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەوە تا لەگەڵ ثابتە مکاتەبەم کردووە هاتووم بەشکم شتێکم بدەیتە تاوکو بتوانم خۆم بکڕەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئەتەوێ خەیرتر لەوەت ئەدەمی ئازادت ئەکەم و ئەتخوازم ئەفەرمێ ئەویش ڕازی بوو بەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کە ئیزانی ئیمانێکی صادقانەی هێناوە جوێریە هەم ئازادی کرد هەمیش لە لایەکی تر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواستی. دیقەت بدەن ئەم خواستنەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پێناوی چییە؟ کە ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەیان بیست هەرچ کەس لە بەنی الموستەلق خەڵکی لا بوو هەموو ئازادیان کرد. حتى ئەفەرمێ 20 ماڵ ڕاستەوخۆ ئازاد کرا، وتیان ئەوانە تازە بوونە خەزوری پێغەمبەر صلی الله علیه وسلم. طبعا ئەوانە مافی خۆیانە لە جەنگە هەر کەسە شتی خۆی گرتووە و خۆشەویست عەدالەتەکەی جێبەجێ کردو. دواتر مافی خۆیانە مکاتەبەیان لەگەڵا کراوە. دواتریش ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم زانیان خۆشەویست ئەم فکرەیە هەیە ئەم بەرنامەی هەیە لە هەندێک ڕوایەتە فەرمێ 60 ماڵ ئازاد کران، هەر هەموو نەفەرەکانیان ئازاد کرد هێنایان بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان یا رسول الله ئەو هەموویان ئازادن مادام ئەمانە بوونە خزمی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعا خۆشەویستی ئەصحاب لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم سنوورێکی نییە، زۆر گەورەیە. بۆیە مامەڵەیان لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵێکی زۆر عەجایب، بە حاڵ شتێک زانیان ئەو دڵخۆشەکە کردویان، بە حاڵ شتێک ئەو دڵ ناخۆشەکە ئەبەدەن نزیکی نەکەوتون. بۆیە دایکمان عایشە فەرمێ فما أعلم امرأة كانت أعظم بركة على قومها. ئەڵێ هیچ ئافرەتێک نەبووە بە ئەندازی جوێریە بەرەکەت بێ بۆ قەومەکەی، بە ئازادبوونی خۆی و زەواجی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو بە بەرەکەتێکی زۆر گەورە بۆ خزمەکانی. دواتر یەکێک لە عابیدە زۆر گەورەکان کە عیبادەت و تەسبیحاتی زۆرەکە، طبعا ئەرزمکردن خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکەی میزەیەکی تایبەتیان هەیە، ئەوەیان لە هەمویان تەسبیحات و ذکری زیاتر کردو جوێری کە زۆر زۆر ذکری کردو. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرە بەیانێک کە جوێری بەجێ هێشت ذکرێکی فێر کردبوو کە بڵێ سبحان الله عدد خلقه سبحان الله زينة عرشه سبحان الله رضا نفسه سبحان الله مداد كلماته. ئەمانەیەکی سێجار بڵێ ئەجرێکی زۆر گەورە و فەضڵێکی زۆر گەورەی دەسەک. کەلیماتێکن لە ساحەی مەحشەرە لە ناو نامەی ئەعمال تا زۆر قرس و بەبەهان. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆشت دوای زوحا چێشتەنگا و درەنگانێک گەڕایەوە سەیری کرد لە شوێنی خۆی جوێریە نەجوڵاوە. وتی ئەی جوێری ئەوە بۆ نەجوڵاوی؟ وتی والله ئەم ذکرانە هەر دووبارە ئەکەمەوە سبحان الله عدد خلقه وزينة عرشه ومداد كلماته. يعني أم كلمات جوران يعني سبحان الله طبعا ذكرك زور جوري، يعني تو تنزيه خواك الحمد لله مثلا تو سباسي أكي لا إله إلا الله مثلا تثبيتي عقيدة أكي، بس سبحان الله تو باكو بيقردي بو خوا جل جلاله دربر، يعني هيج نقصك لخوانية تبارك الرحمن تو أتوي بلي خوا جل جلاله بتشكترين نقص لهيج كارو كردوي كان. طبعا لما لملتي كردا دعاء من هي ثناء من جوان ترين ثناء بك يبو خوا برزي كيتوا أو يبخوا بلي خوا تو هيج نقصي لكارو بارتاني. جاء إنسانك بالله سبحان الله عدد خلقه خوايا باكو بيقرتي بو تو بأندازي خلق دروس كراوت، بأندازي قرصاي عرشت، بأندازي الرازبوني خوت شن الرازي أبي هر سبحان الله بو تو بأندازي مركبي وشكاني تو يا إلهي هرهم أمانة سبحان الله بنو برز بنو أبو حضوري تو يا أكرم الأكرمين. جاء أفرمي أم ذكري زور أكرت ولدوايشها لدواي وفاتي في غمري صلى الله عليه وسلم أم ذكرها هر زور أكا دايكمان جويرية رضا ورحمتي خايلب. بابيش أوي باسي حديث كاني جويرية كان باسي باوكي بكم. طبعا باوكي عرزم كردن كراي كردو دزگير نكره بەیەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەژمارە کرێ دوای چۆن ئیمانی هێنا. ئاگاو لەو حەیسە و بەیسە ناو مەدینە نییە چی ڕوویداوە چۆن بۆ ئەمانە، هەرچی مابوو لە داهات و ئەوانەی وشترەکانی هەر هەموو کۆ کردەوە هێنای بۆ مەدینە. تی با بچم کچەکەم ڕزگار کرد، هەر هەموو وشترەکانی هێنا حارثی کوڕی ئەبی ضرار ئەفەرمێ هەر هەمووی هێنا بۆ مەدینە. لە ڕێیە لە بەر قەراخی مەدینە دوو وشتریان زۆر چاک بوون، بێحەد چاک بوون. ئەڵێ دوو وشترەکەی شارتەوە لە شوێنەکە، وتی بە ئەم دوانە بشارمەوە ئەمانی تر بەرم بەشم کچەکەم بەربن. هات دیقەت بدەن ئەم کەسە جەنگی کردووە ئەوانە ئێستا هاتووە بۆی فیدا بێنێ،
چونکە ئەیزانی لە ئیسلامە جۆرێک لە جۆرەکانی ئازادکردنی ئەسیرەکان بە فیدایە شتێک لە بەرامبەریان بدرێ و ئازاد کرد وەکوان لە غەزوەی بەدر و ئەوانە ڕوویدا ئەفەرمێ هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله هەرچیم هەیە هەموویم هێنا ئەو شترانێ بەس کچەکەم بدەیتەوە فەرموو ئەی دوو شترەکەی قەراخی مەدین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ یەکسەر شایەتمانی هێنا وتی والله هیچ کەس بەو دوو شتەی نەزانی و غەیری خوا نەبێ شاردومەوە وتم بە عەلە الأقل کە هاتمەوە شتێکم بەدەستەوە بێ بەڵام باشترینی وشترەکان کە شاردومنێت تی والله کەس ئەمە نازانێ دیارە تۆ پێغەمبەری هەر لەوێ ئیمانی هێنا دواتر زۆر خۆشحاڵ بوو بمەی کە زانی کچەکەی بۆتە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم و هەروەها قومەکەی ئازاد کراون و بۆ خۆشی هەر لە مەدینەیە مایە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندین مەشهەد و ئەوانەی هەیە لە خزمەتی خۆشەویستە دایکمان جوێریە کەمتر لە 10 حەدیثی گێڕاوەتەوە 2 حەدیثی لە صحیح بخاری مسلمان ابن عمر ابن عباس ئەوانە هەموو ڕیوایەتیان لێ کردووە زین العابدین ڕیوایەتی لەوە کردووە لە ساڵی 56 وفاتەکە لە خلافەتی سیدنا معاویە رضی الله تعالى عنه مەڕوانی کوڕی حەکەم نوێژی لەسەر ئەکا لە بەقیع ئەنەژرێ ئەم خێزانەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم جوێریە کەمە ڕیوایەتەکانی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام یەکێکە لەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردیان مای خێر و بەرەکەتێکی زۆر گەورە بۆ قەومەکەی ئەوەی کە بەلامەوە گرنگە لەم حادیثەیە عەرزتان کەم جوێریە ئەو کاتێک کە زەواج ئەکا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زەواجی یەکەمی پێشتر کوڕی مامی خۆی بووە مسافعی کوڕی صەفوان بووە 17 ساڵ تەسەوورکەن کاتێکەوە 9 ساڵە شوو ئەکا بە کوڕی مامی خۆی مسافع بۆی زۆر کات کە قسە ئەکرێ لەسەر دایکمان عائیشە و ئەوانە نەک لە ناو مسلمانان لە غەیری مسلمانش عادەتەن ئەو شوێنانەی کە گەر من جارێکتر عەرزم کردن کە کچەکانیان زوو گەورە بوون زوو زەواجیان کرد و زوو دامەزراون بۆیە جاری وا هەیە خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینی مەسەن دوو زەواجی کردووە لە کاتێکشا عومرێکی کەمی هەیە بۆ نمونە صەفیە پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو زەواجی کردو عومری 17 ساڵە کە شوو ئەکا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە هەمووی جوابە بۆ ئەو کەسانەی کە طعن لە پێغەمبەر ئەدەن صلی الله عليه وسلم ئەی بۆ طعن لە صەفیە نادەن خۆ یەهودی بوو کە دەرسی داهاتوو بە درێژی بۆتان باسی یەهودیەیە بوو ئەم ئافرەتە یەهودیەیە دوو جار زەواجی کردبوو دوو جار مێردەکەی مردبوو هێشتا عومری 17 ساڵ بۆیە ئەم عادەتەی کە ئێستا هەیە بەعام لە جیهانە کە سەپێنراوە یەکە لە عادەتە زۆر خراپەکان چونکە ئینسان گەورە ئەبێ اینجا تەسەوور کە مەسەلەن مەسائلی زەواج و ئەوانەیەتە پێشەوە کە هەمووی زەرێکی گەورەیە بابەتی خوێندنێکی تەمەڵ بۆ عومری ئینسانەکان وردەوە دەبڕوە و زۆر شتی تر کە بۆتە دەستورێک لە جیهانە دەستورێکی ظڵم و ستەم بۆیە زۆر کات زۆر قسە ئەکرێ لەسەر ئەوەی کە مثلا دایکمان عائیشە عمری ئەوەندە نەبوو زیاتر بوو ئینکاریکردن و محاولەیەکی زۆر لە شەریعەتە هەیە و لە ناو عەرەبە هەیە و خۆ هەر ئەو خێزانەی نییە ئەبێ عامی مجتەمەعەکە سیر کرد ئەبێ ژیانی هەموویان سیر کرد بزانین چۆن بوو ئایا بەس عائیشە بۆ رەضی الله تعالی عنه کە 9 ساڵ بوو بە زەواجی کردو ناوەڵا ئەوەتە لە ناو یەهودا هەیە لە ناو مشرکینە هەیە جوێریە لە ناو مشرکینە بۆ زەواجی کردو بە مناڵی صەفیە لە ناو با بڵێن یەهودا بووە بە مناڵی زەواجی کرد بۆ ئەو عادەتێک بووە ئەوەی کە بە نەزەری ئێستا سەیری ئەو زەمانە ئەکا تووشی هەڵە ئەبێ بە نەزەری ئەو زەمانە سەیری ئەو زەمانە بکەی کە لە ڕووی بابەتی علمیەوە ئەبێ بۆ شێوازە مامەڵە لەگەڵ بابەتەکانە بکرێت داوا ئەکەین ئەڵێن خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ڕەبی خوایە لە هەموو گوناهەکانمان ببورە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە گوناه هەیە نەمانزانی کردمان عەفومان کە گوناه هەیە زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە خوای لێمان خۆشە بۆ خاتینەوە جوانەکانی خۆت یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان دامەزراو کە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت مامەڵەمان لەگەڵاکە یا ئیلاهی ئەگەر چی ئێمە شایانی خزمەتی دینەکەی تۆ نەبین یا ئیلاهی تۆ خوایەکی زۆر بە شایانی بۆ ئێمە تو گەورەی خۆت لێمان خۆش بە تو گەورەی خۆت عەفومان کە چاکمان کە ساغمان کە دروستمان کە
پەیوەندیمان لەگەڵ خۆتا بەهێزکە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوایە لەو عەبدانەمان بگێڕە کە تۆ لێیان ڕازی ئەبی، خوایە لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە. ئیلاهی بەخوای ئێمە خۆمان بە ئەهلی سونەت و جەماعەت ئەزانین ڕقمان لە یەک نەبی و ئەنبیا نابێتەوە، ڕقمان لە یەک هاوڵ نابێتەوە، ڕقمان لە یەک وەلی لە وەلیەکانی تۆ نابێتەوە. ئیلاهی خۆت ئەزانی ڕقمان لە یەک زانا و دانای ئەم ئومەتە نابێتەوە. دەیا ئیلاهی بەم حوبەی دڵمان هاوار بۆ لای تۆ ئەهێنین. بەخوا پەروەردگارە بە دڵ ئال و بەیتی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆش ئەون. ئیلاهی هاوار بەم حوبە ئەهێنین ئەم مانگی ڕەمەزانە بکەرە مانگی قبول بۆ ئێمە. خوایە تاعەتەکانمان قبول کە، ذیکر و ئەورادمان قبول کە، تەراویحەکانمان قبول کە، تو گەورەی خۆت ڕۆژەکانمان لێ وەرگرە، زەکات و سەرفیتەکانمان لێ قبول کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین قورئان خوێندن و ختمەکانمان لێ وەرگرە یا رب العالمین. شەو نوێژەکانمان لێ قبول کە یا رب العالمین. خوای شەوانی قەدر بە قسمەتمان کە، لەو عەبدانەمان بگێڕە کە باشترین شەوەکانی قەدر بە قسمەتیان ئەکەی. خوای ئەم ساڵی کە ڕوومان تێ ئەکا بیکەرە باشترین ساڵەکانی ژیانمان. خوای ڕزقمان تێیە حەڵاڵ کە و زیاد کە یا رب العالمین. لە حرامەکان بمان پارێزە، لە گوناهەکان بمان پارێزە. عفو بەسەرمانەدا ببارێنە یا ئەکرەمە الئەکرەمین. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لەم ساڵە تازا کە دێ خوای لێیان ڕازی ئەبی. خوایە بە ئەهلی جومع و جەماعەت قبوڵمان کە، بە ئەهلی ذیکر و فکر قبوڵمان کە. ئەم ساڵی کە دێ بەسەرمانە بیکەرە ساڵی قورئان بۆمان، بیکەرە ساڵی زیندوێتی دڵمان بۆمان. ئیلاهی داوات لێ ئەکەین لە فتنەکانی ئاخری زەمان بمان پارێزە. خوای پەنا ئەگرین بە تۆ لە شەهوەتمان، پەنا ئەگرین بە تۆ لە غەفڵەتمان، پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە دڵی پیسمان. یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ بە گەورەی خۆت و کەڕەمی خۆت لە ڕیا بمان پارێزە، لە تەکەبور بمان پارێزە، لە ترسنۆکی بمان پارێزە. ئیلاهی لە کوفر بمان پارێزە، لە نیفاق بمان پارێزە. ئیلاهی لە عەبدە صالح و صادقەکانی خۆت وەرمانگرە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەسەمان گرفتێکی بۆی چارەسەر کە، تو گەورەی خۆت ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە، ئەومان گرفتێکی بۆی چارەسەر کە. ئیلاهی ئەومان ماڵەکەی نا ئارامە ئارامی کە، ئەومان دڵی نا ئارامە ئارامی کە. ئیلاهی شارەکەمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە. تو گەورەی خۆت خوایە گۆڕەکانمان ئارام کە، بە ئارامی زیندومان کەرەوە، بە ئارامی حەشرمان کە، لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەمر حەشرمان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین. ئیلاهی ئەگەرچی ئێمە شایانی دیداری ئەو نەبین، خوایە تۆ شایانمان کە. ئەگەرچی چاوەکانمان چاوی بینینی ئەو نەبێ، خوایە تۆ وەهامان لێ بکە کە شایان بین یا رب العالمین. ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە. وا نفسی خۆمان، وا عەقیدە و ئیمانمان، وا خواناسی و تاعەتمان، وا عەبدایەتیمان، وا ماڵ و مناڵمان، وا خۆشەویستانمان هەموو سپاردەی تۆ کرد. ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ، زایەمان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە. تو گەورەی خۆت خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە. ئەوانەی کە ماون، ئەوانەی نەماون، خوایە لێیان خۆش بە یا رب العالمین. تاعەت و عیبادەتیان لێ قبوڵ کە یا ئەکرەمە الئەکرەمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت لە گوناهی مردووەکانمان ببوورە، لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە. تایبەت ئەو مردووانەی بێناز و بێکەسن، خوایە و ئێمە لێرەوە هاواریان بۆ ئەکەین، خوایە تۆ لە گوناهیان ببوورە یا رب العالمین. یا ربی خوایە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. خوایە لە گوناهی خزمەکانمان ببوورە، لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵمان ببوورە، لە گوناهی گوێگرەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە یا رب العالمین. یا ربی خوایە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لێ خۆش بە. خوایە غیبەتی هەر کەسێکمان کردو لە گوناهی ببوورە، هەر کەس غیبەتی کردوون لە گوناهی ببوورە. ئیلاهی هەر کەس ڕقی لێمان بۆ لە گوناهی ببوورە، ڕقمان لە هەر کەس بۆ خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە گوناهی ببوورە. ئیلاهی هەر مسلمانێ مافی بەسەرمانەوە تو گەورەی خۆت لێ خۆش ببە، مافمان بەسەر هەر مسلمانێکەوەیە خوایە لێ خۆش ببە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت خۆشەویستی لە بین دڵی مسلمانانە زیاد کە، خوایە پەیوەندیمان لەگەڵ یەکترا بەهێز کە. یا ئیلاهی ڕەبتمان لەگەڵ یەکترا زیاتر کە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵێنەوە.
ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، ئەم وتارانەمان لێ قبوڵکە، ئەم گوێگرتنانەمان لێ قبوڵکە. تو گەورەی خۆت خوایە بەرەکەت بەسەرمانە ببارێنە، بەرەکەت بخەرە ژیانمان، بەرەکەت بخەرە عومرمان، بەرەکەت بخەرە مادە و ڕزقمان. ئیلاهی داوات لێ ئەەکەین لەناو بەرەکەتا بمانژێنە، بەرەکەت بەسەر شار و وڵاتمانە ببارێنە. ئیلاهی بیرەکانمان پڕ ئاوکە، کانیاوەکانمان هەڵقوڵاوکە، زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەتکە، میوەهاتمان پڕ بەرەکەتکە. یا ئیلاهی دەخڵ و دانەکانمان پڕ بەرەکەتکە، مەڕ و ماڵاتمان پڕ بەرەکەتکە، بازاڕەکانمان پڕ بەرەکەتکە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ژیانمان پڕ بەرەکەتکە یا رب العالمین. یا ربی خوایە بەرەکەت بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی داوات لێ ئەەکەین چۆن لەم مەجلیسە ئاوا کۆت کردینەوە، خوایە ئاوا لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمان کردەوە، بە شوێن کەوتەیە و قبوڵمان کە. یا ئیلاهی بە دیداری جوانی ئەو شادمان کە، إلهي بأمتي أو قبول مانك، إلهي بأمتي أو قبول مانك، إلهي بأمتي أو قبول مانك. آمين آمين والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناهي من شو أجبوري وخالي من قبول.